چۆن خۆمان لە شەڕی گرانی و دابەژنەکردنی سوتەمەنی ڕزگار بکەین. دەنگدەرانی پارێزگای هەولێر لە ڕێی دەنگدان بە دکتۆر ڕەعد ڕەفعات چۆن دەتواننەوە مانجا بەدی بهێنن. چەندین ساڵە لە هەرێمی کوردستان بنزین بە گرانتر لە بەشەکانی دیکەی عێراق دەکڕن. لە کاتێکدا بنزین لە عێراق بە 450 دینار بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. والێتیەکەی لەو بنزینە باشترە کە لە هەرێم بە سەر و 900 دینارە. ئەما جگە لەوەی مانگانە لە عێراق بەلایەنی کەم هەر خێزانێک 2 بەرمیل نەوتی سپی بە نرخی هەرزان وەرەگرێ. کەچیەوە چەندین ساڵە لە هەرێم خەڵک چاوەڕوانی هاتنی نەوتی حکوومەتی هەرێمن و بەمراز نەگەیشتن تاوای لەهات بەرمیلی نەوتمان ژەنگ بگرێت و بڕزێت. چێ لە پشت ئەم کێشەوەیە؟ بەغدا دەیەوێت بە نرخی هەرزان سوتەمەنی دابین بکات، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بۆ قازانجی پاڵاوگەکانی خۆیان ڕێگا نادەن بەغدا بنزین و نەوتی سپی بە هەرزان لە ڕێی پاڵاوگە حکومیەکانی خۆیەوە بۆ خەڵکی کوردستان دابین بکە. چارەسەر چییە؟ دکتۆر ڕەعد ڕەفعات سەرۆکی لیستی ژمارە 247 کە نوێنەرایەتی ئەنجومەنی پشتیوانی تەڵتینەکە یەکێک لە پلان و بەرنامەکانی بریتیە لە ناچارکردنی حکوومەتی هەرێم و پابندکردنی بەغدا بە دابینکردنی بنزینی 450 دیناری و نەوتی سپی بە نرخی گونجاو. ئەمەش لە ڕێی چەسپاندنی لە یاسای بودجە، چونکە لایەنەکانی بەغدا ڕازین تەنها پێویستی بە فشاری زیاتر و بوێری هەیە بۆ جێبەجێکردنی. دەنگدەری سنووری پارێزگای هەولێر لە ڕێی دەنگدان بە دکتۆر ڕەعد ڕەفعات ژمارە 247 دەتوانن خۆتان لە گرانی بنزین و نەوتی سپی ڕزگار بکەن، وەک چۆن بۆ تەوتین لە دادگای فیدراڵی سەرکەوتنی بەدەستێنا. ئەم جارەش هەر ئەو ئەتوانێت لە پەرلەمانی عێراق باری قورسی شانی هاوڵاتیان کەم بکاتەوە و هەرزانی بۆ خەڵک بهێنێت.